گەشتبینترین کەس بە ئۆپراسیۆنی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ چاوەڕوانی ئەوەی نەدەکرد کە هێزە عێراقیەکان بتوانن لە ماوەیەکی کەمدا ژمارەیەکی زۆر لە گەڕەکەکانی شارەکە کۆنتڕۆڵ بکەنەوە. کۆنتڕۆڵکردنەوەی گەڕەکە یەک لە دوایەکەکان لە ڕۆژهەڵاتی مووسڵ لەلایەن هێزە عێراقیەکانەوە و پاشەکشەی داعش لەو گەڕەکانە بووەتە مایەی تێڕامان و دروستبوونی ئەو پرسیارەی کە ئەو هۆکارانە چین وایان کرد هێزە عێراقیەکان لە ماوەیەکی کەمدا لە قۆناغی دووەمی ئۆپراسیۆنەکەدا بتوانن زیاتر لە 27 گەڕە کۆنتڕۆڵ بکەنەوە و خۆیان بگەێنە ڕووباری دیجلە کە لە ناوەڕاستی مووسڵدایە. بە بەراوردکردنێکی بچووک لە نێوان ماوەی چوونە ناوەی هێزە عێراقیەکان بۆ مووسڵ و دەستپێکردنی قۆناغی دووەمی ئۆپراسیۆنەکە دەردەکەوێت کە قۆناغی دووەم خێراتر بوو دەستکەوتەکانیش زیاتر بوون. لە 4 مانگی 11 ساڵی ڕابردوودا هێزە عێراقیەکان بۆ یەکەم جار چوونە ناو یەکەم گەڕەکەی مووسڵەوە لە ناو شارەکەدا شەڕ و پێگادانەکان تاوەکو 16 مانگی 12 بەردەوام بوو. قۆناغی یەکەمی کۆنتڕۆڵکردنەوەی شارەکە بەو شێوەیە تەواو بوو لەو ماوەیەدا کە 42 ڕۆژی خەیان نزیکەی 20 گەڕە کۆنتڕۆڵ کرانەوە واتە بە 2 ڕۆژ گەڕەکەیەک کۆنتڕۆڵ کراوەتەوە. لە 29 مانگی 12 قۆناغی دووەمی ئۆپراسیۆنەکە دەستی پێکرد تا 15 ئەم مانگە واتە لە ماوەی 18 ڕۆژدا هێزە عێراقیەکان 27 گەڕەکیان کۆنتڕۆڵ کردەوە کە تێکڕا لە ڕۆژێکدا دەکاتە گەڕەک و نیوێک. شارەزایانی سەربازی ئەم خێرایی و بەرەوپێچوونە بە ژمارەی گۆکارەوە دەبەستنەوە کە دیارترینیان بریتین لە یەکەم لە کاتی دەستپێکردنی قۆناغی دووەمی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵدا شارەکە لەگەڵ دەوروبەرەکەی بە تەواوی کەوتووە ژێر گەماروی هێزە عێراقیەکان ڕێگەکانی گەیشتنی ئەوکاری بە داعش بە تەواوی گیرابوون. دووەم کەمبوونەوەی چەک و جەبەخانەی داعش لە ناو مووسڵدا بۆی بەردەوامی شەڕ و پێکادانەکان و ڕێگریکردن لە گەیشتنی چەک بۆ نێو شارەکە. سێەم زیادبوونی هێرش ئاسمانیەکانی هاوپەیمانە بۆ سەر داعش لە نێو شارەکە و با ئاماژگرتنی ئۆتۆمبیلە بۆم ڕێژکراوەکان کە لە قۆناغی یەکەمی ئۆپراسیۆنەکەدا زۆربەی کوژراوەکانی هێزە عێراقیەکان بۆی ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراوە بوون. چوارەم زیادکردنی ڕاوێژکارە ئەمریکیەکان بۆ دەوروبەری شاری مووسڵ. پێنجەم شارەزابوونی هێزە عێراقیەکان بە پلانەکانی داعش و ڕوبەڕووبوونەوەی و چاکدارانە لە نێو شارەکەدا. شەشەم لە ماوەی دەستپێکردنی ئۆپراسیۆنی مووسڵدا کە شوهەوا جێگیر و لەبار بوو بۆەوەی هێزەکانی هاوپەیمانان بەردومانەکانیان بۆ سەر شارەکە ئەنجام بدەن. حوتەم ڕاگرنی شەڕ بۆ ماوەی 2 هەفتە وای کرد هێزە عێراقیەکان زیاتر خۆیان ڕێبخەنەوە و تاکتیکی نوێ بۆ شەڕ دابڕێژن. بەوەی بەڕێوەچوونی ئۆپراسیۆنەکە بە شێوەیەکی خێرا هێزە عێراقیەکان توانیویانە لە 90% ڕۆژهەڵاتی مووسڵ کۆنتڕۆڵ بکەنەوە.